ئێستاش گفتوگۆی بابەتی تەوەری دۆم لەگەڵ میوانەکەم با سوپاسەوە لە شاری هەولێرەوە کەم هەڵبەت ئاگربەز لە نێوان ئیسرائیل و حەزبوڵای لوبنانی ڕاگەنرا کە ماوەکەی 2 مانگە و ئەگەری ئەوەش هەیە ئاگربەسەکە درێژ بکرێتەوە. با سوپاسەوە لە شاری هەولێرەوە بەڕێز شێرزاد مامەد چاودێری سیاسیم لەگەڵایە. کاک شێرزاد بەیانیت باش، سوپاس، کاتی خۆت بێمە بەخشی. بەیانی ئێوەش باش، زۆر سوپاس، سڵاوم بۆ بینەرانی کورسات. زۆر سپاس. کاک شێرزاد با سەرتا لەوە دەست پێ بکەین. ئیسرائیل چ قازانجێکی یان چ سوودێکی لەم جەنگە بینی؟ چی بەدەستێنە؟ بەڵێ بەنای خوای گەورە خۆی لە مێژووی چێشمەکانی نێوان ئیسرائیل و گەلی فەڵەستینی یەکەم جارە لە دوای ساڵی 60ەکانەوە هێرشەکان لەلایەن هێزە بابرێن چەکدارەکانی حەماس و حیزبڵا بکرێتە سەر ئیسرائیل. یعنی ئەوە قۆناغێکی نوێ لە ناکۆچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، ئەویش بە دەستپێکردن لە 7 ئۆکتۆبەر لەلایەن بستنەوەی حەماسەوە هێرشێکی کردە سەر ئیسرائیل نەوعی بوو، ینی بابرێن لە ڕووی هاکردنی تەکنەلۆژیا، لە ڕووی لێدان لە کامیرەکان، لە ڕووی بەدیلگرتنی ڕێژەشی باش لە ئەفسەران، ئەسڵەن لە ڕووی بەدەستێنانی نەخشە و پلانەکانی داهاتوو ئیسرائیل چیە، ئەو هەموو شتەیە بەدەستگرت. لە پاڵەوەی کە جەنگەکە وردە دروست بوو، حیزبڵاش خۆی دەستی بەهێرش کرد، نەک ئیسرائیل مبادر بێ. هەموو جار ئیسرائیل کەسێکی تیرۆر کردێ، یاوە خۆت بابرێن هێرشی کردێ، یا خۆت شوێنێکی گرتیا ویستێتی پشێوێک بنێتەوە ناوچەکەی. بەڵام یەکەم جارە لە دوای ساڵی 60ەکان وەکوتم بجوتنەوەی حەماس و حیزبڵا هێرش بکەنە سەر ئیسرائیل. ئیسرائیل دەتوانم بڵێم وەکو کوردواری خۆمان دەڵێن مست لە درێژەی دەگەڕێتەوە. ئەو ڕێکەوتنە دەمێکە دەهین و دەیبن و فشاری وڵاتانی ئەوروپا و ئەمریکا بەهۆی هەڵبژارنەکان و بەشێک لە دۆڕانی دیموکراتەکان ڕەنگە پەیوەندی بەوەی هەبی کە ئەمریکا پشگیرێکی یەکلایەنە، یعنی دەعمەکی لا مەحدودی چەک و ئەسلیحە و پارە لە بۆ ئیسرائیل و بێدەنجێکی لا مەحدودی وڵاتانی عەربی زامن کرد لە بۆ ئیسرائیل، ئەوەش بوو گورزێکی گەورەی بەربکەوی. ئەو فشارەی هەبوو، بەڵام ئیسرائیل بە هیچ شێوەک نەداتە ژێرباری مۆرکردنی ئەو ڕێکەوتنامەی ئاگربەستە. لە ژێر زەبری 106 کاتۆشای ڕۆژی 25-26 مان کە بە تایبەتی کریات شمۆنە و بەشێکی زۆری و عومقی تەل ئەبیب ئاگری گرت ئیسرائیل. بابرێن ئەوەی لە ڕاگەاندن دیارە شتێکە، بەڵام ئەوەی لە ژێرەوە لە بۆ کۆنگرەی زمانەکان و لۆبیەکانی ئەمریکای نردەبوو وتوبی خەریکە دەستێن شەڕەکە باڕاوستی، بەڵام پێمان خۆش نییە ئێمە مبادربین، حەز دەکەین ئەمریکا بڵێ شەڕەکە ڕاگرتیا بۆی بابرێن لە ڕووی ئیسرائیل وەکو ئەمریکا و ئەوروپای مستەقر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە بەرامبەر وڵاتانی عەربی قیت کرایتەوە، ئەوان تەحملی بابرێن ڕێکەوتنامەکەی بکەن، نەخودی ئیسرائیل. ئیسرائیل تقریبا بە زۆربەی پێوەرەکان دەتوانم بڵێم لە ڕووی وەکو ئەو زلهێزەکە هەیە زەرەری کردووە. بەڵێ باشە کاک شێرزاد، ئەی حەزبوڵای لوبنانی قازانجی کردووە لەم ئاگربەستە؟ خۆی ئەتوو بابرێن ئەگەر بتەوێ باز لە قازانج و زەرەر بکەین، ینی ناکۆچێک خود بابرێن سیراع و شەڕەکە قیاز مع الفارقە، یعنی هێزێکی خاوەن قوبەی حەدیدی، خاوەن چەکی ئەتۆمی، خاوەن پاڵپشتێکی ئەمریکا و ئەوروپا کە وەخت خۆی سپۆنسەریوی فەڕەنسا و وەریتانیا بوون. ئێستا فەڕەنسا کەمەک بابرێن تەراجعی کردێ لە پاڵپشتێشکردنی سافری ئیسرائیل لە بەرامبەر حیزبڵایەکی، ینی ئێران دامی دەکات لە شوێنێکی لوبنانە ئەسڵەن تیارەی نیە، ئەسڵەن دژە فڕۆکەشی نییە. ئەگە بەو پێوەرەی جەنجیبی بەڵێ ینی حیزبڵا بە هەموو پێوەرەکان براو بە و ئێستای حەماسیش کە لەژێر ئەو فشارەیدای هەروشیان بە بەراو حسابن. بەڵام ئیسرائیل توانی گورجێکی کوشندەیان لێ بدا کە بە کوشتنی سەرۆکیان و زۆربەی لە قیادە عەسکەریەکان و قیادە مەیدانیەکان بە تەقانەوەی ئامێرە بێتەلەکانی جیرفانیان کە دەتوانم بڵێم هێزی جوولەی حیزبڵا لەسەرەوە بوو، بەڵێ بەهۆی زەربەی کوشندەیەدا. بەڵام ئەوە شتێکی نوێی هێناوەدی لە بابرێن سیراعی سیاسی نوێ دوای 2024یان دوای 2020ەکان. پێشتر ئەگەر سەرکردە و سەرۆکی برێن گروپەکی چەکداری یاخود حیزبەک لەناو ببرا بەڕاستی ئەو حیزبێت تەدمیر لە بۆ ئەو مقامەیە نەدەما و وەکو برەی هێزی لبنانی یا خود لە زیفەی غەربی جەماعەتی مەحموود حەباسی دەهاتن سێتەران بە ساموو شتەشی دەکرد. بەڵام ئەو بابرێن شتە نوێی کاتەدی ئەو هێزانە
یعنی بابرێن حەماس ئەوە دوو سەرکردەی دەرەجە یەک ینی سەرۆکی حیزبەکەی لە یەک کادا تیرۆر بکرێ بەڵام هەر وەکو خۆیتی ئەوەندە کاری لێ نەکردووە حیزبڵاش بە هەمان شێوە ئەوە وا دەکاتن یعنی بابرێن ناکۆچەکان فراوانتر بن تەنها و تەنها تاکە چارەسەر بێتە لە ڕێککەوتن و ئاگربەست ئەژنا هیچیان ناتوانن هیچیان لە ناو ببن. بەڵێ کاک شێرزاد هەندێک بۆچوونی وایە کە ئەم ئاگربەستەش جوڵەیەکی سیاسی و سەربازی بێت کە نەتانیاهۆ بەنیازە ئەنجامی بدات وەک ئەڵێن بێدەنگی لە پێش هەڵکردنی زریانەوە بۆچوونن لەو بارەیەوە. خۆی ئیسرائیل هەر کەسە گوا بزانی ئیسرائیل ینی لە بەرامبەر نارەکانی خۆی دەکەوێتە بابرێن حاڵەتەکی ئەمانەوە متمانەی پێ بکرێتن ئەوە ناکرێت لەبەرەوەی لە تەبیعەتی بابرێن ڕوبەڕووبوونەوەکان و لەو ناکۆچیانەی لە نێوان ئیسرائیل و ئەو شوێنانێک کە دروستی دەکاتن هیچ پێوەرەك هیچ قرارەی نێونەتەوەی هیچ قەواعیدێکی ئەخلاقی قەواعیدێکی بابرێن حەرب و جەنگ یاخود ئیلتیزام بە ئەو هەموو قەراراتەی کە نەتەوە یەکگرتووەکان و کە مەحکەمەی جینایەتی نێودەوڵەتی هیچ شتێک ڕعایەت ناکاتن. بەڵام وەکو وتم ئیسرائیل ژە دوجاردا خەڵکی هەیە گە خەڵکەکەی هەمووشی سەرباز و بابرێن کەسی عسکەری بن بە هەمان شێوە منداڵیان هەیە ژیانیان هەیە تەحمل تا حەد دەکەی یعنی تۆ کە دەرەی حیزبوڵڵا یان کە دەرەی حەماس هێزەک نییە لە بوقعەشی دیاری کرا و بچێ سەری و بیگری لە ژێر عەرزە لەوێن دەرە لە دەرەوەی لە ناو دەریایە لە فڵان شوێنە و ئەو بابرێن لێدانانە لە ئیسرائیل وای کردووە لە ڕووی اقتصاد ئیسرائیل وەزعی گەلەگەلە خراپ بە هەر وڵاتێکی تر بە ئێستا کاول ببوو لە ڕووی لەبەرەوەی ئیسرائیل بابرێن هێزەکەی مودەڕەب و کەسەکی وانیە هەموو کۆبوونەوە لەسەر بابرێن عەقیدەک و بیر و باوەڕک و فکرەکە کە بۆ کوبرەی سەهیۆنێتی پێدەن سەهیۆنێت دواتە لەس ئەساسی داگیرکردن و ئەسڵ لێ دەرێ عومقەشی لەسەر ئەساسی کۆبیتەوە بۆ ینی ترس بەردەوام لە دڵیاندا بەچەک و بە کوشتنی بەرامبەرەکەیان دەژی ئەوە وا دەکاتن وەختێک کە بابرێن بەهێز لێیان دەدرێ وەختێک کە وڵا شارەکانیان ئاگر دەگریتن ناچارن بێنە ژێر ئەو ڕێکەوتن نامەنە چۆن ئیسرائیل ئێستا کەوکۆی تۆ باست کرد ئێستاوە خۆی بابرێن کۆ دەکاتەوە لە بۆ زەربەشی باشتر و ئەوتر بەڵام لە هەمان شێوەش حیزبڵاش و ئەگەر لە سەحەماسیش هێرشەکان کەمی بەڵێ ئەوانیش دووبارە خۆیان کۆ دەکەن وەکوتم تەبیعەتی سیراعەکەوە لەوێندەر لە 2006 لەبیر نەکەین ئیسرائیل زۆر مسەیتر بوو حیزبڵاش لەوەی ئێستاکەی زۆر بابرێن خراپتر بوو ئەستن ئێران دەستی پێی نەدەگەیشت ئەگەر بە سووریا برێن وڵاتێکی بەهێز بوو عێراق ئەوەتر بوو بەڵام لە ژێر زەبری کاتوشایەکان ناچار قەراری 1970 جێبەجێ کرد کە ئێستا لە بنان داوا دەکا ئەو بەندەیە جێبەجێ بکرێتن زامنی زیاتری ئاشتی دەکا بەڵام ئیسرائیل لەو کاتەوە تا ئێستا نەیتوانی یەک فیشەکیش بەرامبەر بە حیزبڵای بتەقێنی حیزبڵا شەڕی پێفرۆشت و ئێستاش لە ژێر زەبری وەکو بە عەرەبی و مستەڵحەکە بێدەین لە ژێر زەبری تەحتە نار ئیسرائیل ناچار بوو ڕازی بیواگر بەست. بەڵێ کەواتە کاک شێرزاد پێشبینی ئەوە ئەکرێ ڕاگررتنی جەنگ لە لوبنان بەرەیەکی تر بۆ ئیسرائیل بکاتەوە بۆ ئەوەی پەلاماری یاخود ئۆپراسیۆنی سەربازی لە سووریا یاخود لە ئێران یان لە عێراق ئەنجام بدات ئەمە تا چەند ئەگەری هەیە؟ خۆی ئەگەر ئێمە بینە سەر بابرێن ئەسڵی تەحلیلی نەزەری موئامرە ئیسرائیل بە حسابی خۆی ڕناوەستی لە نیل لە بۆ فورات واتە سووریا و ئوردن و بەشەشی سعودیا و فەڵەستینی ئێستا بە کاملی بەزیفەی غەربی ئەو شوێنانە بە حسابی خۆی هەمووی داگیر دەکات ئەگەر بەوە تەماشا بکەین بەڵێ ئۆپەراسیۆن لە هەموو شوێنەکان دەکاتن متەوەقع بەڵام بینە سەر واقعیەتی بابرێن ئەو شوێنەی کە تێیدا هینە بۆ نمونە ئەوروپایە کە فەڕەنسا و بەریتانیا سپۆنسەر یەکەمی ئیسرائیل بنهینانە منتیقەکەی ئێستا بەریتانیا تەحەفوزی 100% هەیە و لەگەر قەرارەکەی نەتەوەی گرتوەکان بوو ئەف و قەراری محکەمەی جینایەتی دەوری فەڕەنسا بە هەمان شێوە ئەڵمانیا تەحەفوزیە بۆ ئەویش لەگەری بوو تاکە وڵات کە ڤیتۆی بەکارینە بەرامبەر قەرارەکەی وتی ئیلتیزامی پێوە ناکەم ئەمریکا و یعنی بابرێن معادلەکە گۆڕدرایە ئەگەر ئیمارات و سعودیا و مسر نەبوونایە ئێستاش ئەو سێ وڵاتی کە باسم کرد تەنها یەک لێدوانی ڕۆژنامەوانی بدەن بڵێن گەلی فەڵەستین بە تایبەتی غەزا لە ژێر زوڵم و شتدا پێویستە ڕابژیرێ ئیسرائیل ناتوانانی 24 ساعت تاواکە دەبی هەموو هێرشەکانی ڕابگری بەڵام سەمت و دامی ئەو وڵاتانە وای کردێ ئیسرائیل بەردەوام بی ئیسرائیل یعنی دەتوانم بڵێم ئێستا بە ژێرەی پێوەرەکان
و بە جێرەی هاتنی ترامپیش چکە ترامپ سەرسەختە و حەز ناکا مشۆشێبی حەز بە تەمینی وزە دەکا بە تایبەتی لە وڵاتانی کەندا و ئێران بێدەنگ نابی ڕەنگە چاوەڕێی سوێند خواردنی ترامپی بزانی ترامپ دوا مووقیفی چیە ئەژینا ئەو گورزەیەک لاکەرەوەی کە بڕیارە لێ بدا لە ئیسرائیل قسە هەیە لە حەلیفەکانیشی بدا ها کاتی خۆی کە لە ڕێی لوبنان لە ڕێی یەمەنەوە لە ئارامکۆیدا ناچاری بە سعودیا کرد بچی 20 ڕۆژ لە ئێران لە تاراندا بنیشی لەگەران ڕێک بکەوی تاوکو هێرشەکان وسە ئارامکۆی ڕابگری بە هەمان شێوەگە تادیدێکی ئیماراتیش بکرێت بە نەوەکان بەڵێ معادلەکە دەگۆدرێ بە جێرەی پێوەرەکان ینی ئیسرائیل ئێستا نارێ بابرێن لە بەرەو داوە تەراجۆدا بەڵام ئیسرائیل لە وەستاندا یعنی لە ئێستاکە ناتوانانی زیاتر لەوەی وەکو برێن پەلدرێژی و پێدرێژی بکە ڕەنگە خۆی یەکلا کاتەوە لە بۆ غەزەی بەڵێ بەڕێز شێرزاد مامە چاودێری سیاسی سوپاس ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بوو.